ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕێ تۆفیقم لە خێم شەوی بەرنامی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر یاسای هەڵبژاردن لە نێوان سازان و زۆرینەدا. مشتومڕ گەرمە و گفتوگۆکان شڕوپڕە لەسەر یاسای هەڵبژاردن بە تایبەتی لە نێو فراکسیۆنەکان بەجیا نەک گفتوگۆی نێوان فراکسیۆنەکان. زۆرینەی فراکسیۆنەکانی نێو پەرلەمانی کوردستان لەگەڵەوەدان کە یاسا کۆنەکەی هەڵبژاردن دەستکاری بکرێت و هەرێمی کوردستانیش وەکو بەغدا بکرێتە فرەبازنەی لە کاتی دەنگدان و هەروەها تۆماری دەنگدەران کە ژمارەیەکی زۆر لە مردووانی تێدایە پاک بکرێتەوە. ئەو کات هەڵبژاردنێکی پاک و بێگەرد لە هەموو هەرێمی کوردستان بەڕێوە بچێت و هەموو کەس بتوانێت ئەندامی و نوێنەری خۆی بۆ ئەنجومەنی یاخود بۆ پەرلەمانی کوردستان هەڵبژێرێت. دوێنێ بینیمان یەکێک لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە بە تایبەتی هۆشداریاندایە سەرۆشی پەرلەمانی کوردستان لەوەی کە دانیشتەکان ئەگەر پەک بخات ئەوان قسەی جیاوازیان دەبێت. ئاخۆ ئەپرسین لە پەرلەمانی کوردستاندا یاسای هەڵبژاردن بە زۆرینە تێپەڕێنرێت یاخود نەخێر ئەبێ ئەم یاسایە گفتوگۆی شڕوپڕی نێوان فراکسیۆنە جیاوازەکان لایەنە سیاسیەکان و هەروەها سازانی سەرجەم لایەنەکانی لەسەر بێ ئەو کا دەتوانرێت هەڵبژاردن لە کات و وادی خۆیدا ئەنجام بدرێت. دەسەڵاتەکانی سەرۆشی پەرلەمانی کوردستان لەم بارەیەوە چییە؟ بە پێی یاسا کارپێکراوەکانی پەرلەمانی کوردستان سەرۆشی پەرلەمانی کوردستان لە دەسەڵاتیدا هەیە دانیشتن پەک بخە و هەروەها یاساکان نەخاتە گفتوگۆ قسە و باسکردنەوە. ئەم شۆ گفتوگۆکەین لەسەرم تەوەرانە بە گشتی بە میوانداری برای بەڕێزمان کاک لوقمان وەردی جێگری سەرۆشی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە بە سوپاسەوە لە ئەستۆدیۆکان من لە شاری هەولێر لەگەڵمانە. کاک لوقمانم کاتت باش ئەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەین ینی یاسای هەڵبژاردن زۆر دەمێکە ینی گفتوگۆی لەسەرە کە دەبێ هەموار بکرێتەوە چونکە بەڕاستی یاساکە ماوەیەکی زۆرە دەرچۆ لەگەڵ ئێستای هەرێمی کوردستان ناگونجێت. ئەم یاسایە کە ئێستا ئەم مشتومڕە گەورەی لەسرە لایەنەکان زۆر دوورن لە یەکەوە بۆی کە بسازێن یاخود نەخێر هێشتا کاتماوە بۆی سازانی لەسەر بکرێت. سڵاو لە ئێوەی بەڕێز سڵاو لە بینەرانی ئازیزی کورسات نیوز. بێگومان ئەم یاسایی کە یاسای ژمارەیەکی ساڵی 1992 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. ئەم یاسایە تەمەنەکەی 30 ساڵە و کۆن بووە و ئەم یاسایە پڕە لە کەم و کوردی و ئەم یاسایە لەگەڵ ئاستی پێشکەوتنی کۆمەڵایەتی سیاسی دیموکراسی هەرێمی کوردستان ناگونجێ. وێڕای ئەوە ئەم یاسایە هەموو هەرێمی کوردستانی دابش یەک بازنەی هەڵبژاردن کردووە و سیستەمی یەک بازنەی لەسەر ئاستی جیهان ئەتوانم بڵێم زۆر زۆر بەدەگمەن کاری پێ ئەکرێ لە هەموو وڵاتانی دەوروبەری ئێمە وێڕای وڵاتە پێشکەوتوەکان تەنها وڵاتی ئیسرائیل کار بە سیستەمی یەک بازنەی ئەکەگەنە سیستەمی یەک بازنەی نەماوە بۆیە بۆ دەستەبەرکردنی نوێنەرایەتیەکی ڕاستەقینەی جوگرافی و بۆ هاوسەنجی لە نێوان شار و شارۆچکەکان و بۆی هەم هیچ شارێک حەقی شارێکتر نەخوات بۆ ئەوەی بتواندرێ جۆرێک متمانە لە نێوان دەنگدەر و هەڵبژاردن دروست بکرێتەوە بۆ ئەوەی دەنگدەر بتوانێ مطمئین بێ لەوەی کە دەنگەکەی پارێزرا و ئەتوانێت نوێنەری ڕاستەقینەی خۆی هەڵبژێرێ. ئەم یاسایە پێویستی بە هەموارکردنەوە هەیە و لە ڕوانگەی ئەوەی کە ئەم یاسایە یاسایەکی نیشتیمانیە و ڕەهەندی نیشتیمانی هەیە پەیوەندیدارە بە تاک بە تاچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پەیوەندیدارە بە ئایندەی حکومڕانی لە هەرێمی کوردستان پەیوەندیدارە بە دەستەبەرکردنی ژیان و گوزەرانێکی باشتر بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بۆیە ئەم یاسایە وا پێویستە کە بە سازانی هێزە سیاسیەکان بکرێت. وێڕای ئەوەی کە لە ڕێکەوتنامەی سیاسی نێوان یەکێتی و پارتی بۆ پێکەنانی کابینەی نۆی حکوومەت پارتی و گۆڕان بۆ پێکەنانی کابینەی کابینەی نۆی حکوومەت ئەم بڕگەیەک هەیە کە بە ئاشکرا ئەڵێ ئەو یاسایانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە لە نێوان دوو کەوانە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و دەستوری هەرێمی کوردستان پێویستە بە سازانی سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان بێت. بۆیە لە سەروبەندی نزیکبوونەوەی کۆتای هەڵبژاردنەکانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بە دیاریکراوی لە مانجی 11 ساڵی ڕابردوو
فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەی سەرۆکایەتی فراکسیۆنەکان ڕامانگەیان کە ئەم یاسایە پێویستی بە هەموارکردنەوە هەیە، پێویستە ئەم یاسایە هەموار بکرێتەوە. باش بەر لەوە فراکسیۆنی گۆڕانیش پێشنیازە یاسایەکی پێشکەش کرد بوو بۆ هەمواری یاسای هەڵبژاردن. کاتێک کە سەرۆکایەتی پەرلەمان داوای ڕای فراکسیۆنە جیاوازەکانیان کرد بۆ ئەوەی تێڕوانینیان لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن و یاسای هەڵبژاردن و دەستوری هەرێمی کوردستان بە شێوازێکی فەرمی بدەنە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان، وەڵامی فراکسیۆنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، کۆمەڵی دادگەری، یەکگرتووی ئیسلامی، نەوەی نوێ، فراکسیۆنی گۆڕان و پەرلەمانتارە سەربەخۆکان بە نووسرا و ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کرا کە ئێمە لەگەڵ ئەوەی ئەو فراکسیۆنانە کە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە لەسەر شێوازی فرەبازنەیی بەڵێ وە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانیش بە حکمیەوەی دامەزراوەیەکی نیشتیمانیە ئەبێ بە شێوازێک کارا بکرێتەوە کە نابێ هەیمەنەی هیچ حیزبێکی دیاریکراوی تێدا باڵا دەست بێت. بەڵام تا یاسای هەڵبژاردن هەموار نەکرێتەوە ئێمە قسە و باس لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن ناکەین، چونکە بێ کۆمیسیۆن یاسایەکی لەبەردەست بێ بۆ ئەوەی کار بۆ هەڵبژاردن بکە. باشە وەکو دەڵێن ئێوە ڕێگرن لە دانیشتنی پەرلەمانی کوردستان لەسەر هەموارکردنەوەی کۆمیسیۆن، چونکە بەڕاستی ئەوە تاوانبارەکرێن بۆ مەسەلەیە. باشە کە یعنی ئەتانوێ پێشنیازە یاسا پێشکەش بکەن بۆ من ئەمەوێت ئەم جوملەیە تەواو بکەم لە کۆی هەشت دانیشتنی سەرۆکایەتی فراکسیۆنەکانی پەرلەمان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و هەروەها سەرۆکی فراکسیۆنەکان بۆ یەکەوە لە هەر هەشت دانیشتنەکە فراکسیۆنی پارتی بە کولی هەمواری یاسای هەڵبژاردننی ڕەت کردوتەوە. ئێمە جەختمان لەسەرەوە کردوتەوە کە ئەم یاسایە ڕەهەندی نیشتیمانی هەیە، ئێمە دەبێت پێکەوە بسازین. لە ئێستادا ئێمە 5 فراکسیۆنی پەرلەمان و پەرلەمانتارانی سەربەخۆ سازاوین بەیەکەوە دوای گفتوگۆیەکی چەند مانگە هەمواری یاسای هەڵبژاردنمان پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کردووە و لەگەڵ فراکسیۆنی پارتیشمان قسە کردووە کە پێویستە ئەم یاسایە ڕەهەندی نیشتیمانی هەیە، ئێمە نامانەوێ ئەم یاسایە بە تاکلایەنە پێشکەشکەین، بەڵکو فەرمونون با بەیەکەوە گفتوگۆ بکەین بۆ ئەوەی هەوڵ بدەین ڕای هەموو فراکسیۆنەکان لە چوارچێوەی ئەم یاسایە کۆ بکەینەوە بۆی بتوانین یاساکە هەموارکەینەوە و دوازاریش کۆمیسیۆن کارا بکەینەوە و بۆەوەی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بکرێن. لە ڕاستیدا ئەوەی بربەستە لە بەردەم هەمواری یاسای هەڵبژاردن فراکسیۆنی پارتیە. ئەخ باشە کار لەخوان ئەوان قسەیەکی جیاوازەکەن بەڕاستی، ینی ئەوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاشکرا تاوانبارەکەن، چونکە بینیمان لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەی دوێنەی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی فراکسیۆنەکەیان ینی دەستی تاوانبارکردنی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان درێژ کرد. ئێوە وەڵامتان چێ بەڕاستی بۆمە؟ ئێمە بە کولی هەموو ئەو تۆمەتانە ڕەتەکەینەوە کە فراکسیۆنی پارتی کە دوێنێ بەداخەوە بە شێوازێکی ئەتوانم بڵێم زۆر نادروست لێدوانیاندا کە ئەمە لە ئاستی بەرپرسیارەتی خۆیان نەبوو بەرامبەر بە دۆخی سیاسی هەرێمی کوردستان و لە ئێمەمانان باشتر ئەزانن کە ئێمە لە کۆبوونەوەی سەرۆکایەتی فراکسیۆنەکانیش یاداشتێک واژۆ کراوە و خۆشیان واژۆیان کردووە کە یاسای هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمیسیۆن ئەبێ بە سازانی هێزە سیاسیەکان بێ، ئەوەی کە لە سازان دەرەچێت، ئەوەی کە لە یەک ریزی دەرەچێت، ئەوەی کە ئەوێ بە تەنها ئیرادەی خۆی فەرزکە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە نەک فراکسیۆنەکانی تر. لە ڕاستیدا ئێمە ئیرادەی خۆمان فەرز نەکردووە و حەق نادەینە خۆمان ئیرادەی خۆمان فەرزکەین لە پرسێکی نیشتیمانی، بەڵام کە حەق نادەینە خۆمان بێگومان حەقیش نادەینە پارتی و هیچ فراکسیۆنێک بێت ئیرادەی خۆی فەرزکات. ئەو زۆرینەیە کە پارتی هەڕەشەی پێ ئەکات لە ڕاستیدا زۆرینەیەکی دەستکردە، زۆرینەیەکە کە ئەم یاسا هەڵبژاردنە سەقەتەی کە ئێمە کاری پێ ئەەکەین و هەموو هەرێمی کوردستان بە یەک بازنەیە ئەمە ئەم دۆخەی دروست کردووە. ئەو هەڕەشەیە کە فراکسیۆنی پارتی ئەکا لە سەرۆکی پەرلەمان، من حەزەکەم لەسەر ئەم پرسیارت کرد بۆستم. جارێ سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەتوانم بڵێم بەو پڕی بەرپرسیارەتیەوە کارەکانی ڕای ئەکات و پارێزەری ئەو پەیڕەوە ناوخۆیە کە پەرلەمانی کوردستان پەسەندی کردووە و سەرۆکی پەرلەمانی کوردستان وێڕای ئەوەی کە ئەرچی قانونی لەسەر شانە بەڵام بەرامبەر بە دۆخی سیاسیش خۆی بە بەرپرسیارە زانێت. بەڵێ سەرۆکی پەرلەمان ئەم حەقیقەتەی لەبەرچاوە
کە ڕێکەوتنامەی سیاسی نێوان هێزە سیاسیەکان هەیە لەسەر پرسی هەڵبژاردن کە پرسێکی نیشتیمانی ئەبێ بە سازان هەموار بکرێتەوە. سەرۆکی پەرلەمان خۆی لە کۆبوونەوەکە بووە کە تەواوی سەرۆکایەتی فراکسیۆنەکان بە پارتی و پێکاتەکانی شەوە واژۆیان کردووە کە ئەبێ پرسی هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمیسیۆن بە ڕێکەوتنی هێزە سیاسیەکان بێت. سەرۆکی پەرلەمان لەگەڵ جێگر و سکرتێری پەرلەمان کاتێک کە سەردانی سەرجەم هێزە سیاسیەکانی کرد بۆ پرسی دەستور، تەواوی هێزە سیاسیەکان کۆک بووینە لەسەرەوەی داوایان کردێ کە پرسی دەستور و پرسی یاسای هەڵبژاردن دوو پرسی نیشتیمانینە ئەبێ بە سازانی هێزە سیاسیەکان بێ. بۆیە سەرۆکی پەرلەمان ئەتوانم بڵێم زۆر بەرپرسانە مامەڵە ئەکا. سەرۆکی پەرلەمان ناوێ ئەزمموی تاڵی خولی ڕابردووی پەرلەمان کە پارتی دیموکراتی کوردستان بووە مای داخستنی پەرلەمان و دوورخستنەوەی سەرۆکی پەرلەمان بۆ 2 ساڵ بە نایاسایی ناوێ خۆی ببێت بە بەشێک لە ململانەی سیاسیەکان خاڵی کۆکەرەوەی زۆر باش سەرجەم فراکسیۆنەکان. هەر لەسەر ئەو بابەتە با یەک پرسیاریکە لە بەڕێز بکەم، چونکە ئەوان بەوازەحی بۆ نمونە وا دەڵێن یعنی لە کۆنگرە ڕۆژنامەوانێکەیە دەڵێ سەرۆکی پەرلەمانی کوردستان خۆی کەسێکی یاسایی و قانونی و باش دەزانێت یاساکان کە ئێمەی زۆرینە دەتوانین چی بکەین بەرامبەریان، کەواتە ئەمە لە پێشەوەی کە هەڕەشە بێ بۆ سەرجەم فراکسیۆنەکان و بە دیاریکراوی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەرۆکی پەرلەمانە، کەواتە ئەم زۆرینەیە چی پێەکرێت بە واقعی لە نێو پەرلەمانی کوردستانە بە پێی یاسا بەرکارەکان کە هەیە. کاکاوڕێ ئەم هەڕەشەیە هیچ بنەمایەکی نییە، لە ڕاستیدا خۆشیان ئەم حەقیقەتە ئەزانن. سەرۆکی پەرلەمان بەڵێ کەسێکی یاساییە و شارەزایەکی باشی لە یاسا هەیە و ڕۆڵێکی گەورەشی هەیە لە دەرکردنی یاسا جیاوازەکان لە ناو پەرلەمانی کوردستان. ئەمە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە. لە مادەی 18 ئەرک و دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان دیاری کراوە. لە بڕگەی سێەم بە دیاریکراوی ئەڵێ دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کردنەوەی خول و دانیشتەکانی پەرلەمان و سەرۆکایەتیکردنیان و کۆتایی پێهێنانیان و دواخستنیان و دەستنیشانکردنی کاتی ئەنجامدامیان. مەبەستە سەرۆکی پەرلەمانە تا سەرۆکی عفو سەرۆکی پەرلەمان واتە تا سەرۆکی پەرلەمان ئەمە دەسەڵاتی سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی سەرۆکی پەرلەمانە کردنەوەی خول و دانیشتەکانی پەرلەمان سەرۆکایەتی کردنیان کۆتایی پێهێنانیان دواخستنیان دەستنیشانکردنی کاتی ئەنجامدانیان. واتە تا سەرۆکی پەرلەمان بانگەشە نەکات بۆ دانیشتنی پەرلەمان هیچ هێزێک هیچ فراکسیۆنێک جێگر و سکرتێری پەرلەمان ناتوانن دانیشتنی پەرلەمان بانگەشە بکەن بۆ دانیشتنی پەرلەمان، بەڵکو ئەبێ سەرۆکی پەرلەمان بانگەشەی دانیشتەکانی پەرلەمان بکات. سەبارەت بەو هەڕەشەی کە فراکسیۆنی پارتی کردی کە هەڕەشەیەکی زۆر بێ بنەمای و هیچ بنەمایەکی نییە، ئەگەر ئامانزیان ئەوە بێ هەڕەشە بکەن بۆ لێسەنەوەی متمانە لە سەرۆکی پەرلەمان بەو حیسابەی خۆیان کە خۆیان متمانەیان بە سەرۆکی پەرلەمان داوە کە ئەمە خێرێک نییە بە سەرۆکی پەرلەمانیان کردیا. ئەم حکوومەتە لەسەر بنەمای ئیتیفاقێک لە نێوان یەکێتی و پارتی و گۆڕانەوە پێکاتوە و سەرۆکایەتی پەرلەمان ئیستحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەڵام ئەگەر مەبەستیان هەڕەشە بێ بەرامبەر بە سەرۆکی پەرلەمان ئەمە خەیاڵیان خاوە، چونکە لە مادەی 15 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان تایبەت بە لێسەنەوەی متمانە لە سەرۆکی پەرلەمان لە بڕگەی دووەم ئەڵێ لێسەنەوەی مافی باڵێ لێسەنەوەی متمانە لە پەرلەمان بە 2 لەسەر 3 ئەندامانی دەنجی ئەندامانی پەرلەمانە بێت. واتە ئەبێ 2 لەسەر 3 ئەندامانی پەرلەمان دەنگ بدەن بۆ لێسەنەوەی متمانە لە سەرۆکی پەرلەمان، کەواتە ئەبێ 74 ئەندامی پەرلەمان دەنگ بدا، ئەو کاتی ئەندامی پەرلەمان سەرۆکی پەرلەمان ئەتوانێت متمانەی لێ بسێنرێتەوە. بۆیە ئەم هەڕەشە و گوڕەشە و پەنجەوە شاندن و تەهدیدانەی کە ئەکەن ئەمە بابەتێکە کە لە زەمانێکە بەداخەوە هەم پارتی وەکو حیزب هەم فراکسیۆنەکەشیان وەک فراکسیۆن لەسەر ڕاهاتووە کە خۆزگە ئەمەنەکەن. و ئەزمموی ڕابردووشمان ئەم حەقیقەتەمان پێ ئەڵێ کە هەموو ئەو بڕیارە تاکڕەوانەی حیزبی چ بڕیاری سیاسی بوو بن چ بڕیاری ئابووری بوو بن کە بە تاکڕەوی حیزبی درابن سەرنجام بە بوویتە مایەی نەهامەتی و ماڵوێرانی بۆ میلەتەکەمان و هاوڵاتی هەرێمی کوردستان باجی داوە. بۆی ئێمە بە کولی دژی هەموو بڕیارێکی تاکڕەوی حیزبی ئەوەستینەوە بە دیاریکراویش لەسەر پرسە نیشتیمانیەکاندا.
بۆیە بۆ فراکسیۆنی پارتی باشتر وابوو بەم زمانە هەڕەشە ئامێزە قسە نەکەن خۆی لە خۆیدا ئەم شێوازە دەربڕینە ئاماژەیە بۆ خاڵێکی سلبی خۆیان کە خۆیان هۆکارن بۆ دواخستنی پرسی هەڵبژاردن و قوڵکردنەوەی ناکۆچی لەسەر پرسێکی نیشتیمانی کە پرسی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان. کالوخمان بەڵێ ئەم هەڕەشانە هیچ بنەمایەکیان نییە، هیچ دەرەنجامێکیان نابێ. سەرۆکی پەرلەمان وەکو کەسێک کە هەست بە بەرپرسیاریەتێکی نیشتیمانیەکە وێڕای جێبەجێکردنی ئەرکە قانونیەکەی بەرپرسیارەتی سیاسیشی لەسەرشانە کە نایەوێ ببێتە پەرلەمانی کوردستان ببێتە نوقتەی قوڵکردنەوەی ناکۆچی لە نێوان هێزە سیاسیەکان. بۆیە لە ئێستاشدا سەرۆکی پەرلەمان هەموو جوودێ دەکا بۆ داهاتوش بۆ ئەوی ببێتە خاڵی کۆکردنەوە و لێک نزیکردنەوە هێزە سیاسیەکان. بە ئینسافەوە ئەڵێن سەرۆکی پەرلەمان وێڕای ئەوەی کە یەکێکە لە سەرکردا دیارەکانی حیزبەکەمان بەڵام هەرگیز بە نەفەسی حیزبی و لایەنگیری بۆ فراکسیۆنێکی دیاریکرا و کاری نەکردووە، بەڵکو ڕەنگە زۆر جار گلەی حیزبەکەشی هاتبێتە سەرێ کە بۆ بە نەفەسی حیزبی کار ناکە لە نێو پەرلەماندا بە پیشەیانە بە هەستکردن بە پەرپرسیارەندا نێو ڕاگررتنی دۆخی هەرێمی کوردستان مامەڵی کردووە بەداخەوە کە فراکسیۆنی پارتی بەم شێوەیە یانەوێ هێرشێکی ناڕەوا بکەنە سەر سەرۆکی پەرلەمان. بەڵام من پێم وایە بەم هێرشانە سەرۆکی پەرلەمان پێگەکە و مەکانەتەکەی پێگەورەترە بێ و شخصیەتەکەی پێ بەهێزترە بێ و ئەم هەڕەشانش هیچ بنەمایەکیان نەبێ و هیچی لێ سەوز نابێ. هەر لە کۆنگرە ڕۆژنامەوانەکە ینی فراکسیۆنی پارتی ئەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنی یەکێتی وانەزانن پەرلەمانی کوردستان ئەنجومەنی نوێنەرانی بەغدایە بیانوێ بەیەک لە سەرسەی پەخە کۆبوونەوەکان و دانیشتەکانی پەرلەمانی کوردستان پەک بخەن کە ینی ئەوانەیانەوێ ینی هەڵبژاردن لە وادەی خۆیدا بکرێت. ینی ئەمە جارێکی دیکە تاوانبارکردنی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئێوە وەکو یەکێتی وەکو فراکسیۆنی یەکێتی ینی ئەتانەوێت دانیشتنی پەرلەمان پەک بخەن ئەگەر پێشنیارتان هەیە بۆ هەمواری یاسای هەڵبژاردنەکان لە بەرامبەرە بۆ ئەتانەوێت دانیشتنی پەرلەمانی کوردستان پەک بخەن. کاک هاوڕێ ئێمە بە هیچ شێوەیەک نامانەوێت دانیشتەکانی پەرلەمانی کوردستان پەک بخەین. دیسان ئەوەش ئەڵێم ئەو دەستەواژەی کە باسییان کرد نە هەولێر بەغدایە و نە پەرلەمانی کوردستان ئەنجومەنی نوێنەرانی عێراقا ئەگەر پارتی خۆی بە دۆڕاو ئەزانێ لەسەر گۆڕەپانی سیاسی عێراق ئەوە بابەتە بانەیەنی لە با بڵین تۆڵەکەیان بێت لە پەرلەمانی کوردستانی بکاتەوە بۆی کە بێت پەرلەمانی کوردستان پەک بخە. فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە خاڵ و چەتری کۆکردنەوەی هێزەکانی تر بووە. ئێمە هەمیشە هەوڵماندایە تەنانەت زۆر جار لە گرژی و ئاڵۆژەکانی ناو دانیشتەکانی پەرلەمانیش ببینە خاڵی کۆکەرەوەی نێوان فراکسیۆنی پارتی لەگەڵ فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنیش کە پێمان وایە یەکێک لەلایەنە درەوشاوەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان بوونی ئۆپۆزیسیۆنێکی کارە. بەڵام ئەگە فراکسیۆنی پارتی خۆی لەسەر گۆڕەپانی سیاسی بەغدا بە دۆڕاوە زانێ بانێ ئەم بابەتە بە پەرلەمانی کوردستان قەرەبوو بکاتەوە بە یەخەگرتنی فراکسیۆنی یەکێتی. فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان داوای هەمواری یاسای هەڵبژاردنەکات لە پاڵ فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی دادگەری نەوەی نوێ بزوتنەوەی گۆڕان و پەرلەمانتارە سەر بەخۆکان. هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن لای مە مەبدەئێکە زەڕەیەک لی پاشگەز نابینەوە، چونکە ئەمە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە، لە بەرژەوەندی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان. لە جیاتی ئەوەی فراکسیۆنی پارتی هەڕەشە بکە، لە جیاتی ئەوەی بەم هەستە بەم شێوازە نامەسئولانە قسە بکات، من پێم وایە ئەبێ بێت لەگەڵ فراکسیۆنی یەکێتی و فراکسیۆنەکانی تر لەسەر مێزی گفتوگۆدا بنیشین، بە یەکەوە دەرگای گفتوگۆدا نەخراوە، بە یەکەوە هەڵدەین بسازین لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن. لە ڕاستیدا ئێمە خۆمان نەینام ئاستا هەموو ئەوتۆمەتانەی خراپاڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان زمان و بە هەمان نەفەس وەڵامیان بدەینەوە. هۆکارەکەی ئەوەیە خەڵکی کوردستان ماندووە بەدەست قەیرانی دارایی، کێشە خزمەت گوزاریەکان، کێشە تەندروستەکانەوە ناڵێنێ ئێمە نامانەوێ کێشەیەکی سیاسیش بکەینە سەرباری ئەم دۆخە. بەڵام پرسی هەڵبژاردن پرسێکی چارە نووسسازە. مەسەلەی فرەبازنەیی و پاکردنەوەی تۆماری دەنگدەران و چارەسەرکردنی ڕێخستنەوە و چارەسەرکردنی کورسی پێکاتەکان سێ بابەتی مەبدەئین لە لای ئێمە بە هیچ شێوەیەک لی پاشگەز نابینەوە ئەبێت چارەسەر بکەین، بەڵام سوورین لەوەی بەسازان. ئێمە نەمانوتوە بەبێ فراکسیۆنی پارتی ناشڵین بەبێ یەکێتی و پارتی بەیەکەوە بەبێ فراکسیۆنەکانی تری ئۆپۆزیسیۆن، بەڵکو ئەڵێین ئەم یاسایە پەیوەندیدارە بە تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان
ڕەهەندی نیشتیمانی هەیە ئەبێ کۆدەنجی نیشتیمانی لەسەر بکرێ سوورین لەسەر ئەمە لە جیاتی ئەوەی پارتی پەنا بباتە بەر هەڕەشە لە جیاتی ئەوەی یادەوەری تاڵ کە لەم پەرلەمانی کوردستانە تۆمار کراوە خاڵێکی ڕەش لە خولی پێنجی پەرلەمانی کوردستان کە ئێمە بیبینین لێسەندنەوەی متمانە بووە لە ئەندامێکی پەرلەمان کە دوێنێ فراکسیۆنی پارتی شانازی پێواکرد کە لێسەندنەوەی متمانە لەسەر ئەندە پەرلەمانتارێک لەسەر بیرروڕای ئازاد کە دوازاریش ناچار بوون سەر بە ماڵەکەی دابکەن و داوای دەنجی لێ بکەن بۆ پرسی سەر و کۆمار دوێنێ شانازیان پێە کردویان گوست هەمان هەڕەشە بکەن ئێمە هێزێکین لە قوڵایی هەناوی خەڵکی کوردستانەوە هەڵقوڵاوی هێزێکی نیشتیمانی ڕەسەنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناوی کۆتاییهینان بە تاکڕەوی حیزبی لە ئەسڵدا دامەزراوە و خەبات و تێکۆشانی کردووە بۆیە ئەم بابەتانە و قسانە و هەڕەشانە بەلای ئێمەوە نرخیان نییە بەلای ئێمەوە خزمەتکردنی هاوڵاتیانی خەڵکی کوردستان چارەسەرکردنی کێشەداراییەکانیان پێشکەشکردنی خزمەتگوزاری وە سازان لە نێوان هێزە سیاسیەکان ئەمە بابەتی گرنگ و چارە نووسازن پارتی ئەگەر لە بەغدا بۆی تەمایی تێکدانی یەک ریزی نیشتیمانی دەستی هاوکاری و هەماهەنگی بۆ نەیارانی کورد درێژ کردووە هەوڵدایە ناوماڵی خەڵکی تر ڕێک بخێ و نێوماڵی کوردی پەرتەوازە کردووە لەوێ سەرکەوتونە بۆ بانێت لە بەیاسایی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بێوێ قەرەبوو بکاتەوە ئەمە ڕێگایکی ڕاست و دروست نییە بۆیە پەیامی ئێمە وەک فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەیە ڕێگای ڕاست و دروست پاراستنی یەک ریزی خەڵکی کوردستانە ڕێگای ڕاست و دروست ئەوەیە نابێ احتیبار بۆ هێزە سیاسیەکانی تر نەکەین پەیامی ڕاست و دروستمان ئەوەیە نابێ هێزێکی سیاسی بە زۆرینەیەکی دروست کرا و لە خۆبایی بیت و کارەساتێکی تری گەورەتر لە کارەساتی دارایی کە قوڵکردنەوەی ناکۆچی سیاسی و لێکترازاندنی ڕیزەکانی خەڵکی کوردستانە هەوڵ بدا دروستی بکە ڕێگا ڕاستەکە ئەوەیە بێت لەگەڵ ئێمەمانان هەمومان بەیەکەوە گفتوگۆیەکی هەواڵانە بکەین گفتوگۆیەکی تەندروست بکەین یاسایەکی سەردەمیانە لە خزمەتی چەسپاندن و جێگیرکردنی زیاتری پایەکانی دیموکراسی و جێڕانەوەی متمانە واشکردنەوەی هاوڵاتی لەگەڵ هەڵبژاردندا و پاراستنی هاوسەنجی لە نێوان شار و شارۆچکەکاندا و نوێنە دەستەبەرکردنی نوێنەرایەتی ڕاستەقینەی جوگرافی و مافی پێکاتەکان کە یەکێک لە شانازیەکانی حکومڕانی کوردی دەستەبەرکردنی مافی پێکاتەکان و پاراستنی پێکاتەکانە هەوڵ نەدەین پێکاتەکان لە بۆ مەرامی حیزبی بەکاربێن هەروەکو چۆن دوێنێ هەڕەشیان لە هێزە سیاسیەکانی ترە کرد بە کورسی پێکاتەکان ئەمانە ڕێگای ڕاست و دروست نین ئەمانە هەڵەن و لە ڕابردوشتم هەڵانەکرانەوە ئامۆژگاریمان بۆ فراکسیۆنی پارتی ئەوەیە کە ئەم هەڵانە دووبارە نەکاتەوە غروری سیاسی خەتەرە غروری سیاسی نێوماڵی کورتێکەدا و ئەنجامی ئەم هەڕەشانەمان لە ڕابردوش دیتیا کە پەنجەی پەشیمان بوونەوەی بۆ گەستراوە بۆیە ئامۆژگاریمان ئەوەیە بێن دەرگای گفتوگۆ کراوەیە لە ڕۆژانی داهاتوو گفتوگۆ بکەین ئەم پرسە پرسێکی نیشتیمانیە هەوڵ دەین بە سازانی هێزە سیاسیەکان هەمواری یاسای هەڵبژاردن بکەین هەمومان ئامادەین بۆ هەڵبژاردن بە هیچ شێوەیەک هیچ هێزێک لەو پێنج هێزەی کە داوای هەمواری یاسای هەڵبژاردنەکە داوای دواخستنی هەڵبژاردنیان نەکردووە بەڵام بەبێ هەمواری یاسای هەڵبژاردن ممکن نییە ڕێگا بدرێ پارتی بێوێ بە هەمان سیستەمە کۆنەکە لە مەسلحەتی خۆی هەڵبژاردن ئەنجام بدا و یاری بە دەنجی هاوڵاتیان بکە بۆ ئەوی زۆرینەیەکی دەستکرد دروست بکە و دوزاریش هەڕەشە پێ لە هێزە سیاسیەکانی تر بکە خۆی دوجارەوەی کە گرنگە لێرە یاوکو جەنابی شتاماژەت پێداکار لوقمان ینی هەر پێنج لایەنە سیاسیەکە متفقن لەسەرەوەی کە هەڵبژاردن پێویستە لە وادە و کاتی خۆیدا ئەنجام درێ بەڵام ئەوی کە گرفتە لێرە ینی نەسازانی لایەنەکانە لەسەرەوەی کە میکانیزمی هەڵبژاردنەکە چۆن بێ وارووا پڕکردنەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان چۆن بێ بەڕاستیش کەەوەش گرفتێکیکەی گەورەیە بە تایبەتی ئێمە لەسەر کۆمیسیۆنەکە قسە بکەین کاک لوقمان ڕای یەکێتی و ڕای فراکسیۆنی یەکێتی و فراکسیۆنە جیاوازەکان لەسەر پڕکردنەوەی پێکاتەی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان چۆنە جیاوازن لە مەشە لەگەڵ فراکسیۆنی پارتی و پارتی دیموکراتی کوردستان ئێمە دیدی ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوون بووە سەبارەت بە کۆمیسیۆن پێمان وایە تاکە دامەزراوەی نیشتیمانی کە لە هەرێمی کوردستان هەبێ و هەیمەنەی حیزبێکی دیاریکراوی تێدا زاڵ نەبێ کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسیە لە هەرێمی کوردستان کە لە ساڵی 2019 وادەی بەسەر چووە
ئێمە ئەمانەوەی ئەم کۆمسیۆنە دەستی پێوەبژیرێ. ئەم کۆمسیۆنە نوێنەری یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان، کۆمەڵی دادگەری، کۆمەڵی ئیسلامی، بزوتنەوەی گۆڕانی تێدایە و ئەو هێزانەی کە ئێستا لە پەرلەمانن کە نەوەی نوێە هیچ نوێنەری نییە لە ناو کۆمسیۆنەکە، ئێمە لەگەڵ ئەوانیش نوێنەریان هەبێ لە کۆمسیۆنەکە، واتە کۆمسیۆنەکە بە شێوازێک ڕێ بخێنێتەوە. هیچ هێزێکی سیاسی بەتەنها نەتوانێت هەیمەنەی خۆی بەسەر کۆمسیۆنەکە داڵ بکە، بەڵکو دەرەنجامی بەیەکەوە بوونی هەموو هێزە سیاسیەکان بێ کە ئێستا سنگ و قورساییان لە ناو پەرلەمانی کوردستان هەیە، بۆ ئەوەی ئەم کۆمسیۆنە کە دامەزراوێکی نیشتیمانیە بە شێوازێک ڕێکی بخەینەوە، کاتێک کە ئەم کۆمسیۆنە سەرپەرشتی هەڵبژاردنەکە هەموو هێزە سیاسیەکان متمانەیان بە کۆمسیۆنەکە بێ کە زامنی هەڵبژاردنێکی پاک و بێگەر دەکات. ئەمە دید و تێڕوانینی ئێمە هیچ مەرجێکی حیزبی خۆمان سەبارەت بە کۆمسیۆنەکە نییە، تەنها ئەمانەوێت کۆمسیۆن بە شێوازێک کارە بکرێتەوە کە هەیمەنەی حیزبێکی دیاریکراوی تێدا زاڵ نەبێ، بەڵکو هەموو هێزەکان بەیەکەوە سەرپەرشتی بکەن و دوازاریش هەموو هێزەکان بەیەکەوە دەرەنجامەکانی هەڵبژاردن پەسەند بکەن. چونکە بەدیدی ئێمە ئەم دامەزراوە چۆن یاساکە ڕەهەندی نیشتیمانی هەیە، کۆمسیۆنەکەش تابعێکی نیشتیمانی هەیە، ئەبێ هەموو هێزە سیاسیەکان لەسەر کاراکردنەوەی کۆمسیۆن بە شێوازێک کە هاوسەنجی لە نێوان هێزە سیاسیەکان بپارێزێ ئەم کۆمسیۆنە کارا بکرێتەوە. بەڵام کۆمسیۆن کەی کارا بکرێتەوە بێگومان دوای هەمواری یاسای هەڵبژاردن. ئەوان وا دەڵێن ئەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کردوتە مەرج تاوەکو یاسای هەڵبژاردن هەموار نەکرێتەوە ئامادە نین کە کۆمسیۆن کارا بکرێتەوە. ئێمە ئەم پێنج هێزەی کە داوای هەمواری یاسای هەڵبژاردنەکەین دید و تێڕوانینمان ڕوون بووە. ئێمە ئەڵێن یاسای هەڵبژاردن و کۆمسیۆن بەیەکەوە سازانی لەسەرەکەی لە دەرەوەی هۆڵی پەرلەمان مادە با مادە و بڕگە بە بڕگەی هەمواری یاسای هەڵبژاردن ڕێکەوتنی لەسەرەکەین بە سازانی تەواوی هێزەکان بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتەوە هەمومان بەیەکەوە لە ناو هۆڵی پەرلەمان دەنجی پێ ئەدەین، هەم یاساکە هەموارەکەینەوە هەم کۆمسیۆنەکەش متمانەی پێبەخشین، بەڵام بەیەکەوە دوو پاکێزی جیانەکراون. بەڵام ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بیەوێ ئێمە بین کۆمسیۆنەکە کارا بکەینەوە و دوازاریش ئەو زۆرینەی کە خۆیان هەڕەشەی پێەکەن بێن لە ناو هۆڵی پەرلەمان یاساکە بە شێوازێک هەڵگەڕێنەوە و یاساکە هەموار نەکەنەوە، ئەوە ئەم بابەتە مومچین نییە. ئەبێ هەردووچیان بەیەکەوە لە دەرەوەی هۆڵی پەرلەمان لە نێوە فراکسیۆنەکان لە نێوان خۆماندا لەسەری ئەسازین ئەچینە هۆڵی پەرلەمان و متمانەی پێدەینەوە بۆ ئەوەی بتوانین هەڵبژاردنێک بکەین کە بتوانێت زۆرێک هاوسەنجی لە نێوان شار و شارۆچکەکان بکرێت و هەموو هێزێکیش بە پێی قورسایی و سەنجی خۆی متمانەی جەماوەری بتوانی کورسی پەرلەمانی بەدەست بێنێ. زۆر باشە کاک لوقمان جەنابەت کە ئاماژە بۆ ئەدی کەڵی لە دەرەوەی پەرلەمان، ینی ڕاستە مەبەستە کۆبوونەوەی نێوان فراکسیۆنەکانە بەجیا، بەڵام لەوە گرنگتر کۆبوونەوەی نێوان لایەنە سیاسیەکانە بە دیاریکراوی لە نێوان پارتی و یەکێتی و هەر دوێنێ ینی فراکسیۆنی پارتی و سەرۆکی فراکسیۆنەکان ئاماژەی بۆوەشدا، ینی جارێکی دیکە ینی تاوانی ئاراستەی یەکێتی کردەوە، وتی ئێمە پارتی دیموکراتی کوردستان لە ماوەکانی ڕابردوو لەگەڵ یەکێتی دانیشتێکمان کرد، قەرار بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان بێتەوە لەگەڵمان دانیشتێکی دیکە بکاتەوە سەبارەت بە هەمواری یاسای هەڵبژاردن، بەڵام نەهاتن کە نەچوون. هۆکاری نەچوونەکە چییە کاک لوقمان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان؟ ئەزانی ئێمە نامانەوێ ئەم پرسە تەنها لە نێوان پارتی و یەکێتیدا ساغ بکرێتەوە. ڕاستە پارتی دیموکراتی کوردستان هاتن سەردانی مەکتەبی سیاسی یەکێتیان کرد، کۆبوونەوەیەک لە سلێمانی کرا و لەو کۆبوونەوەشدا دید و تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان خرار و سەبارەت بە هەمواری یاسای هەڵبژاردن. بەڵام دیسان جەخت دەکەمەوە ئەم یاسایە بە تەنها لە نێوان یەکێتی و پارتیدا سازانی لەسەر ناکرێت، بەڵکو ئەبێ لە نێوانی تەواوی هێزە سیاسیەکان بکرێت. ئێمە پێنج هێزی سیاسین لەگەڵ پەرلەمانتارە سەربەخۆکان کە نوێنەرایەتی 53 کورسی پەرلەمانیەکەی. ئەم 53 کورسی پەرلەمانی ئەمانەوێت بەیەکەوە لەگەڵ فراکسیۆنی پارتی و پێکاتەکان دابنیشین بێکەوە سازان بکەین. ئێمە نامانەوێت ڕەنگە پارتی مەبەستی بێ یەکێتی و پارتی بەتەنها بچین ئیتفاق و ڕێکەوتنێک بکەین، بەڵام ئێمە نامانەوێت ئەمە بەم شێوازە بێ. ئێمە ئەمانەوێت لە تەواوی هێز لەگەڵ تەواوی هێزە سیاسەکان سازانی سەکوچکە پەیوەندی دارە بە هەمویانەوە و دەرگای گفتوگۆش دانەخراوە. ئێمە هەموو کات ئامادەینە بۆ ئەوی گفتوگۆ بکەین، چونکە ئێمە نامانێت پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان پەک بخرێ. ئێمە پێمان وایە
هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ 4 ساڵ متمانەیان بە پەرلەمانی کوردستان و پەرلەمانتاران بەخشیوە. بۆیە دوای تەواوبوونی 4 ساڵەکە هەڵبژاردن مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بێ هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت. بەڵام ناکرێت یاسایەکی سەپێنرا و بێنی کە تەمەنی 30 ساڵە کە لە دنیادا کاری پێ ناکرێت. بتوێت جارێکتر ئیرادەی خۆت فەرزکەوە بەوەی کەوا بە هەمان یاسا کۆنەکە هەڵبژاردن ئەنجام بدەیت. باشە پرسیارێکی سادە لێرە ئەوەیە لە فراکسیۆنی پارتی بۆ پارتی ئامادەیە لە هەڵبژاردننی ئەنجومەنە نوێنەرانی عێراق بە چەند بازنەیەکی دیاریکراو بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکە، بەڵام حساسیەتی بە 4 بازنەی هەرێمی کوردستانەیە خۆی لە خۆیدا ئەمە گومان دروستەکە. ئەگەر هەندە متمانەیان بەخۆیە فەرمونون ئێمە داوای هیچ بەرزێکی قورسمان نەکردووە، فەرمو 4 هەرێمی کوردستانەکەین 4 بازنەی هەڵبژاردن، کورسی پێکاتەکان دابەشەکەین بە سەربازنەکانی هەڵبژاردن بە پێی بوونی خۆیان لە پارێزگاکاندا و تۆماری دەنگدەران کە تۆماری دەنگدەرانی هەڵبژاردننی ئەنجومەنە نوێنەرانی عێراق بە شێوەی سیستەمی بایۆمەتری تۆمار کراوە، ئەیکەینە بنەمای نوێکردنەوەی تۆماری دەنگدەران هەر هاوڵاتیەک مافی دەنگدانی هەیە بە شێوەی بایۆمەتری بێت ناوەکەی خۆی تۆمار بکە هەڵبژاردن ئەنجامە دەین. ئەمە هیچ ئینقلابێکی تێدا نییە. ئێمە داوای ئینقلابمان نەکردووە، داوای هیچ مەرجێکی قورسمان نەکردووە، داوا و داخوازی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ ئاگاداری منەمەوێت سەرنجی بینەرانی خۆشەویست و هاوڵاتیان بۆ شتێک ڕابچێت. فەرموو چیەوە؟ ئێمە بەرەی هەموار نوێنەرایەتی 53 کورسی ئەەکەین، بەڵام بە دەنگ 88,602 دەنگ زیاترمان بەدەستهێناوە دەنجی هاوڵاتیان لە بەرەی دژە هەموار کە پارتی و پێکاتەکانن کە نوێنەرایەتی ئەو زۆرینێ ئەکەن کە هەڕەشە پێ لە فراکسیۆنەکانی ترەکە. بۆیە ئەگەر بگەڕینەوە بۆ شەرعیەتی دەنجی خەڵک لە ڕاستیدا زۆرینەکە لای ئەو ژمارە 88,602 دەنگ. ئەو 5 فراکسیۆن و پەرلەمانتارە سەربەخۆکان 88,602 دەنگی هاوڵاتیانمان زیاتر بەدەستهێناوە لە کورسیەکانی پارتی و پێکاتەکان کە نوێنەرایەتی ئەو زۆرینەیە ئەکەن کە دوێنێ هەڕەشەی پێ لە فراکسیۆنە جیاوازەکانە کرد. یعنی بەدەنگ ئێوە زۆرترن بەڵام بە کورسی ئەوان بەدەنگ ئێمە زۆرترین. بەڵێ ئەمەش ئەو واقعەیە دروستی کردووە کە کورسی پێکاتەکانە کە دابش کراوە بە دەنجی زێرەڤانی بە دەنجی هاوڵاتیانی تر. من شتێکی ترت پێ ئەڵێم، من هاوڵاتیەکەم خەڵکی باڵەکایەتیمە و خەڵکی شاری چۆمانم. ئێستا ڕەنگە بەشێک لە هاوڵاتیانی شاری چۆمان گوێیان لە بەرنامەکە و گوێبیستی بەرنامەکەی ئێمە بن. بەڵێ ئەندامێکی بەڕێزی پەرلەمان کە ئێستا ئەندامی پەرلەمانە لە پەرلەمانی کوردستان لە تەسویت خاصی دەنجی تایبەت لە قەزای چۆمان 480 دەنجی بەدەستێنا کە لە پێکاتەی تورکمانیا. دەمن سوێن دەخۆم ڕەنگە 10 هاوڵاتی تورکمانی بەسەردانیش ئەو منتیقەیان نەبینی بێ لە ناو هێزی پێشمەرگا. ئەم کورسیانە بەم شێوازە بەدەست هاتوو. ئێستا ئێوەتانەیە ئەمانە ڕاستەخەوە ئێمە ئەمانەوێ تورکمان 5 کورسیە کورسیەکانی پارێزراو بێ، کلدۆ ئاشووری 5 کورسیە کورسیەکانی پارێزراو بێ، ئەرمەن کورسیەکیە پارێزراوی، بەڵام نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان بکەن. ئەرمەن دەنگ بداتە ئەرمەن، تورکمان دەنگ بداتە تورکمان، مەسیحی دەنگ بداتە مەسیحی، خۆیان نوێنەری ڕاستەقینەی خۆیان بن، بێن لە ناو پەرلەمانی کوردستانیش داکۆچی لە مافە کلتوری و ڕۆشنبیریەکان و نەتەوەیەکانی خۆیان بکەن، ئێمەش لە سەنگەری پارێزەری مافەکانیانە بین. ئەوەی کە یاری بە کورسی پێکاتەکانەکە لە ڕاستیدا فراکسیۆنی پارتیە، ئەوەی کەوای کردووە تێڕوانینێکی جیاواز ڕای گشتی بە تێڕوانینێکی خراپ بەرامبەر کورسی پێکاتەکان دروست بێ لە ڕاستیدا فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە. ئێمە ئەگە بگەڕینەوە بۆ لە خولی پێنجەمی پەرلەمان لە ماوەی ئەو 3 ساڵ و چەند مانگەی ڕابردوودا لێک مووقیفی سادەشدا ڕێگەیان نەدایە کورسی پێکاتەکان خاوەنی ڕای سەر بەخۆی خۆیان بن. بەڵێ بەڵگەشمان بۆ ئەوە دوێنێ خۆیان قسەیانە کرد بە نوێنەرایەتی تورکمانەکان و کلد و ئاشووریەکان و ئەرمەنەکانیش قسەیانە کرد. بۆ ئێمە نامانەوێ هێزێکی سیاسی دیاریکراو کادیرە دیارەکرا ئەساسەکانی خۆی کاندید کە بیکاتە نوێنەری پێکاتەکان و دوازاریش لە ململانێ سیاسیەکان بەکاری بێنێ و بە ناوی زۆرینە هەڕەشە پێ لە فراکسیۆنەکان و هەڕەژە پێ لە ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان و بەرزترین دامەزراوەی دەستوری هەرێمی کوردستان بکە کە پەرلەمانی کوردستانە.
باشە کاگێ لوقمانیایی لەم هەموو گفتوگۆ و مشتومڕێی کە دەکرێت لە نێو فراکسیۆنە جیاوازەکان و هەروەها لە نێو پەرلەمانی کوردستان و تا ئێستا نەگەیشتۆتە نێوانی لایەنە سیاسیەکان ینی هەڵبژاردنیش بەڕاستی ئەوەی نەمەوە مانگی دێ ینی ئەگەر ئەم گفتوگویانە چڵتر نەکرێتەوە و نێوانی لایەنە سیاسیەکان نزیک نەبێتەوە ئەو سازانی جەنابەت ئاماژەی پێدەکەیەوە ئەو چوارلایەنەی دیکە کە هاوڕان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ مەسلەی ینی فرەبازنەیی و پاکردنەوەی تۆماری دەنگدەران و کورسی پێکاتەکان پێت وایە هەڵبژاردن لە وادە و ساتی دیاریکراوی خۆی داکرێ ئەگەر نەشکرا مەترسیەکانی چیە بێ بەڕاستی ئەزین کاک هاوڕێ سەرۆکی هەرێم کە دەستەڵ ئەرچی وەکو ئەرکێکی یاسایی خۆی ڕۆژی هەڵبژاردننی دیاری کردووە بەڵام لە ڕاستیدا سەرۆکی هەرێم بتەنە ئەرچی یاسایی لەسەرشان نییە ئەرچی سیاسیشی لەسەرشانە کە ئەو لە ئێمەمانان باشتر ئەزانێ کە هاوڵاتیانی فێزە سیاسەکان داوای هەمواری یاسایی هەڵبژاردنەکەن یاساکەش ڕەهەندێکی نیشتیمانی هەیە سەرۆکی حکوومەت کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە و باڵاترین دەسەڵاتی جێبەجێکردن ئامادەی دەربڕیوە بۆ ئەوی لە ڕووی داراییەوە ئستعدادی هەیە کە پێداویستەکانی کۆمیسیۆن دابین بکە بۆی هەڵبژاردن لە کاتی خۆی دابکرێت بەڵام سەرۆکی حکوومەت بەڵێ لە ڕووی لۆجستی بەڵام سەرۆکی حکوومەت نوێنەرایەتی هێزێکی دیاریکراوەکە کە زۆرینەیەکی پەرلەمانی هەیە کە ئەزانێ ئەرچی تەنها ئەرچی دارایی لەسەرشان نییە بەڵکو ئەرچی سیاسیشی لەسەرشانە کە پێویستە ئەو داواکاریە لەسەر پرسی هەمواری یاسای هەڵبژاردنە لەگەڵ هێزە سیاسیەکان بسازێن بۆی ئەگەر قەول بێ ئەمانە بەجێبەجێکردنی ئەرکەکەیان تۆپەکەیان خزبێتە ساعی پەرلەمانی کوردستان و ئەرکەکە بە ملی سەرۆکی پەرلەماندا بدەن من پێم وایە ئەمە کارێکی ڕاست و دروست نییە بۆیە ئەبێ وێڕای ئەوەی کە ئێمە چەند مانجێک کە گفتووە ئەەکەین و نوێنەری هێزە سیاسیەکانمانین و دەسەڵاتی حیزبی خۆمان ئێمە لە وەکو یەکێ فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان ڕای حیزبی خۆمان وەیە بەیانی لە سەرمێزی گفتوگۆدا ئەنیش نەزانی حیزبەکەمان داواکاری چاکە و ئامادەی گفتوگۆین و ئامادەی سازانیشین بەڵام بە شێوازێک قانونەکە زامنی هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکەوە جۆرێک هاوسەنجی لە هەرێمی کوردستان دەستە بکە بۆیە ئەبێ هێزە سیاسیەکانیش هاوکار بن سەرۆکی هەرێمیش هاوکار بێ سەرۆکی حکوومەتیش هاوکار بێ ئەگەر ئێمە لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن نەسازین نەخێر هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام نادرێت کەواتەیانی بەڕاستی ئەگەر هەڵبژاردنەکە ئەنجام نەدرێت چونکە پێچێت بۆ هەڕەش و گوڕۆشانەی کاکرێەوە بۆ نەسازانەی کە لە نێوان لایەنەکانە ینی ڕوونە کە ناکرێ بەم نزیکانە ئەی توانین بڵین هەرێمی کوردستان ئەکەوێتە هیچ فەراغێکەوە ئەم وەکو دوا پرسیار بۆ بەڕێز کاک لوقمان تاکو 6/11 ساڵی 2021 ئێمە خولی پێنجی پەرلەمانی کوردستان شەرعیەتی هەڵبژێر یاساییمان هەیە و کە هەڵبژێرداوی خەڵکین و لە 6/11 سوێندی یاساییمان خواردە و لە 6/11 وادەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان تەواوە بێ ئەگەر دوای 6/11 پێش 6/11 لە ڕۆژی 6/11 نەگەینە ڕێکەوتن هەڵبژاردن تا 6/11 ئەنجام نەدرێ و لە 6/11 پەرلەمان هێزەکان ڕێک نەکەون لە سەروادەیەکی دیاریکرا و ئەبێ پەرلەمانیش ئەو کات تەمەنی خۆی درێژکاتەوە ئەگەر ناکەوینە فەراغی یاسایی و حکوومەت شەبێتە کاربڕێکەر و لەو کاتەشدا کۆمیسیۆن کاران نەکراوەتەوە ئێمە کەوینە فەراغی یاسایی و ئەو هەڕەشانەی کە فراکسیۆنی پارتیش کردمینم لەسەرەوە بۆستم ئەگەر ئامانجەکە ئەوە بێ ڕای گشتی چاواشە بکرێ بەڵێ پارتی فراکسیۆنی پارتیە ئەوێ هەڵبژاردن ئەنجامدا و هێزەکانی تر ئەنجام نەدا ئەمە پێم وایە خەڵکی کوردستان زۆر لەوە چاوکراوەترە ئەگەر ئامانجەکەشەوە بێ ئەزمموی خولی چواری پەرلەمان دووبارە بکەنەوە هێزەکانی تروە دەرنێن و خۆیان بیانەوێ لەگەڵ پێکاتەکان پەرلەمانی کوردستان بەڕێوە بن کە ئەمە ممچین نییە چونکە ئێمە ئەزانین جوگرافیای سیاسی لە هەرێمی کوردستان و دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان و دابەشبوونی واقعی کوردستان چۆنە کە ئەمە ممچین نیە و کات ئێمە ئەچینە قۆناغێکی تری خەتەرناک و لێکەوتەی خەتەری لێ ئەکەوێتەوە و ئەمە ئەبێ پارتی تەقبولی ئەم لێکەوتانەش بکات بۆ ئێمە نازانین ئەم هەڕەشانەی کە کردیان کە لە ڕووی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان هیچ بنەمایەکی نییە و ڕێی تێناچێ وەکو تریش من نازانم نیەتیانەوەی دامەزراوەی پەرلەمان پەک بخان ئامانجی تریان هەیە ئەوە ڕۆژگاری داهاتوو وەڵامی ئەمە ئاداتەوە ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان تاکی دەکەینەوە پشتیوانی لە ڕای فراکسیۆنەکانی تریەکەین زەڕەیەک لە مەبدەئی خۆمان پەشیمان نابینەوە حەزەکەین فراکسیۆنی پارتی بێت بەیەکەوە
بسازین لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن گفتوگویەکی هەواڵانە بکەین بگەینە دەرەنجامێک ئەگەر هەر سوورن لەسەر هەر ڕەشەکانی خۆیان و نانوێ بسازین ئەوە ئەرزوو ئەوە گەزوو ئیتر وەلیکولین حادیسین حەدیث. برای بەڕێزمان کاک لوقمان وەردی جێگیری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە لە شاری هەولێر و لە بەرنامەی پانۆرامە لەگەڵمان بووی سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.